جوانێکی مەڕووماڵات چۆن بوو بە وەزیری فەڕەنسا چیرۆکی سەرکەوتنی نەجات بڵقاسم. ئەگەر ئافرەتێک ببێتە وەزیر ئەوە دەستکەوتێکی گەورەیە، بەڵام ئەگەر ئەو ئافرەتە لە خێزانێکی زۆر هەژار و وڵاتێکی جیهانی سێیەمەوە بگاتە پلەی وەزیر کە پێشتر شوانی مەڕووماڵات بوو بێ پاشان ببێتە وەزیر لە دەوڵەتێکی بەهێزی وەک فەڕەنسا، ئەو سەرکەوتنە ئەستەمە هیچ وشەیەک بتوانێ وەسفی بکات. نەجات بڵقاسم لە مەغریب لە خێزانێکی زۆر هەژار لەدایک بووە، شوانی مەڕووماڵات بووە. باوکی بڕیاریدا بە کۆچکردن بۆ وڵاتی فەڕەنسا خێزانەکەی لەم هەژاریە ڕزگار بکات. ژیانی نەجات لەم غەریبیەدا هێندە خۆش نەبوو. ئەم کچە مەغریبیە بەردەوام لەلایەن هاوڕێ فەڕەنسیەکانیەوە گاڵتە بە جلوبەرگەکەی دەکرا. ئەمە بووە هۆی ئەوەی کە هەز بکات جیاوازە لەوان و یەکێک نییە لەوان. نەجات دەڵێت لەو کاتەدا بڕیارمدا تەواوی توانام بخەمە گەڕ بۆ بەرەنگاربوونەوەی ئەو جیاکاریە ڕەگەزیە. نەجات زۆر بە جددی دەیخوێند، توانی بڕوانامەی بەکالۆریۆس لە زانستی ئابووری کۆمەڵایەتیدا بەدەست بێنێ. پەیوەندی کرد بە یەکێک لە حیزبە سیاسیەکانەوە. لەو ڕێگەیەوە دژی ڕەگەزپەرستی دەست بەکار بوو، پاڵپشتی مافی هەژارانی کرد بۆ ئەوەی ژیانێکی شایستە بەدەست بێنن. لە ماوەی کاری سیاسیدا تووشی زۆرترین گرفت و تانەوتەشەری ڕکابەرەکانی بوویەوە، لەبەرەوەی موسڵمانێکی کۆچکردووی خاوەن باگراوندێکی هەژار بوو، بەڵام ئەو کۆڵی نەدا و بەردەوام بوو. لە ساڵی 2012 توانی ببێتە وەزیری مافی ژنان، هەروەها بوو بە وتەبێژی حکوومەتی فەڕەنسا. گەنجترین کەسایەتی حکوومەت بوو کە تەمەنی تەنیا 35 ساڵ بوو. جارێکی تر و لە ساڵی 2014 وەک وەزیری مافی ژنان بەردەوام بوویەوە. لە کۆتاییدا توانی ببێتە وەزیری پەروەردە و خوێندنی باڵا تاوەکو ساڵی 2017. لەو کاتەوەی نەجات چووەتە فەڕەنسا تاوەکو ئێستا کە چەندین وێزگەی گرنگ و بەرپرسیارەتی باڵای هەبووە بووەتە ئامانجی ڕاستڕەوە تونڕەوەکانی فەڕەنسا، بەڵام بەردەوام شک و گومانیان لە نیەت و کاری نەجات هەبووە. بەڵام شکستیان خوارد لە ئاست سەرکەوتنەکانی نەجاتدا و وەکو کێوێک بەرامبەر بە نەیارەکانی وەستایەوە.